بنای خی بەخشندەی میهرەبان حەمد و سنا و سوپاس و ستایشی بە پایان خی پەروەردگاری جیهان درود و سلامی لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و میاران هەموو شەوکەوتوانیان تاکۆتە زەمان بەیانی عەزیز خوشکانی بەڕێز سلامی خی پەروەردگار لە هەموو لایەکتان بێت خۆشەویستەکانم بە ڕەحمەت و میهرەبانی خی پەروەردگار ئەوەی خی پەروەردگار پاش ئەوەی کە زەوی جۆرێک لە مردنی بەسەرا دێت و وشک ئەبێت خی پەروەردگار بارانی ڕەحمەتمان بۆ ئەوارێنێ و جارێکی تر زەوی زیندوو ئەکاتەوە و دیمەنێکی زۆر جوان بەرگێکی زۆر جوانی بەبەرە ئەکا بەڕاستی دڵان حەیران ئەکات و گەورەی خوا و ئاەتەکانی خوای پەروەردگار نیشانی بەندەکانیدا لەم جەوە خۆشە بە تایبەتی کە خەڵک زۆربەی لە شارەکانە ئەژێن و لە ناو کەشوهەوایەکی زۆر ناتەندروستە ئەژێن کاتێک ئەم وەزع و ئەم زروفە دروستە بێ خەڵک زۆر دڵی خۆشە بێ و زۆربیان دێن بۆ گەشت و گوزار خۆشەویستەکانم هەندێک ئادابی گەشت و گوزارێ زۆر پێویستە ئێمە ڕەچاوی بکەین ئێمە مسلمان ئەبێ ئەم ئادابانە لەبیر نەکەین من دەدانیان عەرزەکەم و ئەتوانم بکەنە بمچینەیەک بۆ هەندێک ئادابی تریش یەکەم ئاداب خۆشەویستەکان کە پێویستە هەموو مسلمانێک دائیم ئاگای لێ بێ ئەویش نیەت هێنانە نیەت شتەکان ئەگۆڕێ عادات ئەکا بە عیبادە زۆربەی ئەو عادەتانەی کە ئێمە ئەنجامێ دێن ڕۆژانە لە کاسبی و لە هەڵس و کەوت و لە جلگۆڕین و لە خۆشۆردن و لە مەسروفکردن بەسەر ماڵ و مناڵا و لە دەشت و دەر و ئەمانە ئەگەر نیەتمان پاک بێ و لەبەر خاتری خوا بکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر خواپەرستی بکەین پشتی ئەبێ بە عیبادە بەس بە نیەت عادەتەکانمان ئەگۆڕێ بە عیبادە گەشت و گوزاریش ئەگەر نیەتی باش هەبێ خوای تەعالا بۆ تێگەڕێ بە عیبادە ئەگەر نیەتت ئەوە بێ کە جەوێ بگۆڕیت و تەفەکوور لە یعنی بیر لە مەزنی خوا و گەورەی خوا بکەی لەم دەشت و دەرانە ئەبێ بە عیبادەت بەڕاستی ئینەمە الأعمال بالنیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فێرمانەکە لە چەندین شوێنە بەڵام لە سورەتی غاشیە ئەخەمەوە بیرتان کە خوای تەعالا فەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت آية تماشایەکی ورد نابنەوە تەماشایەکی مەخلوقاتەکانی خوا ناکەن تەماشای وشتر ناکەن خوای پەروەردگار چۆن دروستە کردن بۆ تەماشایکەن بخوێنەوە لەسەر وشتر و گەورەی وشتر و مەزنی وشتر و وردەکاریەکانی وشتر بزانم چەندێک یعنی مەزنە و چەندێک دەرسی لێوەرەگیرێ و هەروەها تەماشای ئاسمان کرد تەماشای ئاسمان کەن خوای تەعالا چۆن بەرزی کردێتە سەقفی بووە کە ئێمە لە ژێری ئاژین و هەروەها تەماشای کێوەکان کەن خوای تەعالا چۆن چەقاندوێتی و هەروەها بیرکەنەوە و تەماشای زەوی بکەن خوای تەعالا چۆن تەختی کردو بۆمان و ئێمە بە سەریا دێین و ئەڕۆین مع العلم خۆی زەوی تەختیش نییە جا ئەمە زۆر گرنگە ئینسان کە دێشتە دەشت و دەر بیر لەم شتانە بکات و بیر لە مەخلوقاتی خوا بکات و بیر لە گوڵ بکاتەوە یعنی بیر خوایە ئەوانەی کە تۆ ناناسن یا خۆ گێل ئەکەن یا بێحەواسن ئەگینا سەیری باغێکی دڵکە تەماشایەکی بە عەقڵ و دڵکە لێی برد بنەوە لە ئەو سەنعەتە کێ ئەڵێ زادی ئەمە هەمووی ئەبێ بە عیبادەت ئەکەر تۆ بڵ نیەتەوە بێت دووهەم زۆر گرنگە پاراستنی ژینگە پاکڕاگرتنی ژینگە پاراستنی ژینگە و تێکنەدانی ژینگە زۆر زۆر گرنگە خۆشەویستەکان خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەعرافە فەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها دوای ئەوەی کە زەوی خوای تەعالا ئاوا چاک و جوانی کردووە فەسادی مەکەن تێکی مەدەن ژینگەکەی پیس مەکەن خراپەی تیا بڵاو مەکەنەوە پاراستنی ژینگە بۆ گەشت و گوزار لەم خاڵانە خۆیە بینێتەوە یەکەم نابێت پاشماوە فڕەدی نەدەبەی ئاو نەنایلۆن نەقاپی سەفەری نەنایلۆنی سفرەی سەفەری و هەروەها ئەو ئاوە جوانەی کە هەیە پیسی مەکە ئەم ئاوە جوانەی کە بە بەردەمانان ڕێەکە کە دەستنوێژی لێ ئەگرین لێ ئەخۆینەوە دەسودەم چاوی لێ ئەشۆدن پیسی مەکە و هەروەها دار و درەختەکان مەشکێنە تێکی مەدە ئاگری پێوە مەنە ئەگەر پێویستت پێی نەبێ لق و پۆپەکانی مەشکێنە هەروەها ئازار نەدانی حیوان و ئاژەڵەکان مەیان ترسێنە ئازاریان مەدە یعنی زەرەرت نەبێ نەبۆ دار نەبۆ درەخت نەبۆ گیان لەبەران
نەبۆ کەش و هەوا ئەوە زۆر گرنگە ئاگامان لێ بێت بەداخەوە ئەبینین لە زۆر شوێن یعنی ژینگە ناپارێزرێ کاتێ دەشت خەڵک دەرەچێ بۆ سەیران و دەشت و دەر. سێم خۆشەویستەکانم بەزەی هاتنەوە بە حیوانات زۆر گرنگە ئینسانی مسلمان بەزەی بە حیواناتە بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کابرایەکمان بووەکە لە بەنی ئیسرائیل کەوا ڕۆژێک ئەبینێ حیوانێک سەگێک تووتکێک تیوێتی لەبەر خاتری خوای پەروەردگار دا ئەبەزێتە خوارەوە لە بیرێک بە خوفەکانی بە پێڵاوەکانی ئاو هەڵک دەرهێنێت و ئەهێنێ ئیکا بەدەمی ئەو حیوانەوە ئەیکار بەدەمی ئەو وڵاخەوە خوای تەعالا لێی خۆشە بێت سوپاسێکاو لێی خۆشە بێت. صحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ هەتا لە حیوانیشە ئەجرمان دەسەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی في كل كبد رطبة أجر يعني حمو حيوانێکی زیندوو کە گیان لەبەر بێ و گیانی تیابێ ئەگەر تۆ چاکەی بەرامبەر بکەی ئەجر و پاداشی دەسەکەی. و لە حەدیثی شاتوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله كتب الإحسان على كل شيء. خوای تەعالا چاکە و چاکەکاری لەسەر هەموو شتێک نووسیوە لەسەر هەموو شتێک نووسیوە بە تایبەتی دەرحەق بە گیان لەبەرا کەوابوو نابێت ئازاری حیوانات بدەین و نابێت بیان ترسێنین لە کاتی دەشت و دەرمانە. هەروەها لادانی ئازار لەسەر ڕێگا یەکێکی تر لەو ئادابانەی کە ئەبێ هینیکەین کە ئازار لەسەر ڕێگا لابێت. مەسەن شوشەیەک و هیچ نابێ خۆمان بیشکێنین بەس ئەگەر شکابێ هەوڵ بدەین کۆیکەینەوە نێلین بچێتە تای سیارەیە نێلین بچێتە پێی خەڵکە ئازاری خەڵک بدا. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ ئیمان هەفتا و ئەوە نەبەشە ئەفەرمێ بەرزترینیان وتنی لا إله إلا الله بەرزترین ئەو لەک و پۆپانەی ئیمان وتنی لا إله إلا الله و نزمترینیان لادانی ئازارێکە لەسەر ڕێگا و حەیا و شەرمیش بەشێکە لە ئیمان. بۆیە ئینسانی مسلمان ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە کاتێک ئازارێک لەسەر ڕێگای خەڵڵانە. ئیتر ئازاری خوا نەخواست قسەکردن بێ قسەی خراپ نەبێ قسەی ناشرین نەبێ یان ئازاری درک و داڵ و شوشە و هەر شتێکی تر کە ئازاری خەڵکیێدا. هەروەها خۆشەویستەکانم پێنجەم لە ئادابەکانی گەشت و گوزار کە پێویستە ئێمە ئیلتزامی پێوە بکەین پاراستنی پارێزگاریکردنە لە نوێژەکانمان بە تایبەتی نوێژە فەرزەکان. زۆر گرنگە پارێزگاری لە نوێژە فەرزەکان بکەین و گەشت و گوزار نەبێتە هۆکارێک کە نوێژەکانمان لەبیر بباتەوە. خوای پەروەردگار لە سورەتی نیساء ئایەتی 103 فەرمێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. بەڕاستی نوێژ لەسەر ئیمانداران فەرزێکی کات بۆ دیاریکراوە یعنی کاتی تایبەتی بۆ دیاریکراوە نابێت لە کاتەکەی خۆی تێپەڕ بکەن. بۆ ئەوەیش کە ئێمە دائیمە نوێژمان لەبیر بێ پێویستە پێش ئەوەی دەرچین کاتەکانی نوێژ بزانین و ئەگەر بکرێت شتێک ببین یعنی کە نوێژی لەسەر بکەین و هەروەها شوێنی قیبلەیش بزانین تحقق بکەین لە ڕووگا لە قیبلە کە نوێژی بەرەو لاعەکەی زانین قیبلە لەکوێوەیە. یەکێکی تر لەو شتانەی کە لەو ئادابانەی کە پێویستە ئێمە پارێزگاری لێ بکەین التزامکردن بە لیباسی شەرعی پیاوان و ژنان. یعنی زۆر ناشرینە بۆ سەیرانگاکان پیاو بە شۆرتەوە ئەڕوا بۆ سەیرانگا یعنی التزامکردن و مەرجە بەستە لایەن ئافرەتانە لایەنی پیاوانیشەوە. طبعا ئافرەتانیش بە هەمان شێوە ئەبێت جلی شەرعی لەبەرکەن پۆشاکی شەرعی لەبەرکەن. عیبە بۆ پیاوان کەوا عەورەتی خۆیان نیشانی ئافرەتان بدەن و هەروەها بۆ ئافرەتانیش کەوا عەورەتی خۆیان نیشانی پیاوان بدەن. ناوێ بڵین وەڵا مادام سەیرانە ئیتر بە کەیفی خۆمان حەچی لەبەرەکەین بیکەین و چۆن ئەڕۆین بڕۆین. ئەمە غەڵەتێکی گەورەیە بەڕاستی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی ئەعرافە ئەفەرمێ یا بەنی ئادەم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم الريشة. أي بني آدم ئێمە لیباسێکمان جلوبەرگێکمان پۆشاکێکمان بۆتان داناوە بیکەنە بەرتان تاوەکو عەورەتان شەرمەنگەکانتان داپۆشێت. نابێت تۆ بڕۆی ئەو عەورەتەی خۆت بخەیتەدا. تێکەڵبوونی ناشەرعی ئەبێ ئینسان ئاگای لێبێ
تێکەڵی ناشەرعی نەکات ئەبێ تێکەڵی ناشەرعی نەکەین اختلاڵی ناشەرعی یعنی ئەبێ خەڵ بدەی دائما ئینسان بە دەور و کەس و کارەکانی خۆیان بێ تێکەڵی خەڵکانێکی تر نەبێ من ناڵێم هەر عایلەکان هەرێکە لە شوێنی خۆیان دامشێ خۆی بۆ خۆی بێتە تێکەڵی ناشەرعی ئەوە تێکەڵی ناشەرعی نیە مادام جلوبەرگی شەرعی لەبەر کراوە ئەوە تێکەڵی ناشەرعی نیە تێکەڵی ناشەرعی ئەوەیە کە ڕەشبەڵەک دروستکەن تێکەڵ ببن تەنها ببنەوە ئەوە تێکەڵی ناشەرعی و دروست نییە خۆپاراستن لە شتە حرامەکان لە مۆسیقای حرام لە دەمبکی حرام ئەوەی کە بەڕاستی شەیتان هەر لێ درا یەکسەر شەیتان ڕادەنا مێشکی هەمومانەوە و ئەمان تێرێت هەڵخونی بەڕاستی و هەروەها لە زۆربەی سەیرانگا و شوێنەکان یاری حرامەکرێ یاریەکە قماری تیاابێ ئینسان ئەبێ خۆی لێ بپارێزێت نزیکی قمار نەبێتەوە و نابێت گەشت و گوزارەوەمان پێ بکە ذکری خوامان لەبیر بواتەوە ئەلا بذکر الله تطمئن القلوب یەکێکی تر لە ئادابەکانی گەشت و گوزار خۆشەویستەکان ئەوەیە کاتەکانمان بابە پێڕۆ نەچێ بە ذکر و یادی خوای پەروەردگار بیبینە سەر تەسبیحاتی خوا بکەین حەمد و سەنای خوای پەروەردگار بکەین باس یعنی تەسبیحاتی خوا یعنی پاک و بێگەردی بۆ خوای پەروەردگار بۆ ئەم دەشت و دەرە بۆ ئەم خەڵقە مزنە کە خوای پەروەردگار دروستی کردووە حەمد و سەنای خوا بکەین کە خوای تەعالی ئەمن و ئەمانی بەسەرمانە دابەزاندووە الحەمدولله وڵاتانی دەور و بەرمان هەمووی لە ترس و بیما ئەژێن بەڵام الحەمد سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئێمە تا ئێستا پشتیمان پێ نەگەیشتووە سوپاس بۆ خوا تێرین پڕین الحەمدولله ئەگەرچی کەم و کورتی هەیە بەڵام لەخوا بەزیاد بێ هێشتا لە زۆر خەڵک باشترین دوعا بکەین بە تایبەتی لە کاتێکە تەنیا ئەبینەوە دوعا بکەین شوێنانە شوێنی دوعاکردنن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إن في خلق السماوات والأرض طبعا سورة آل عمران إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب يدرس كردني آسمان كان مزويا وغوريني شو روج همو أما آيات نشانا بأو كساني كخاون عقل جيرين الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم أوانيك ذكر يادي خواي پروردگاركم لكاتك كراوستاون لكاتك كدانشتون لكاتك كراكشاون ويتفكرون في خلق السماوات والأرض بذلا دروس كذني چونيتي دروس كذني آسمان كان وزوي أكنوا ألين ربنا ما خلقت هذا باطلا ألين پروردگار هرگيز تو أمد با هوانتو با خورايو با كوچي دروس نكردوا سبحانك هاكو بيقردي بوتو فقنا عذاب النار لا أجري جهنم ببان باريزا آخر آداب كمن حسكم عرستاني بكم ليريا خوش بسكانم أويا كإنسان لقل هاوري باشا دربتشي بو سفر و تنانت يعني اگر هاوري كانت كسكاركاني خوشت بن هول بدا لقل انا روشت جوان بي اخلاق جوان بي معاملة شاك بي بيغمري خوشوي سوانا فرمي باشترين كستان او كسان كبو مالو منالي خوي باشا ولا حديث صحابيك برسالي لبيغمر صلى الله عليه وسلم كاتي درشو بو سفر بيغمري خود فرمي اي بيغمري خواسيتم كان فرمي اتق الله حيث ما كنت فرمي خود لنا فرمانكاني خواب بارز العرك يا هي واتبع السيئة الحسنة تمحها ولدوايها مخرا بيك شاكي بك بيسريتوا وخالق الناس بخلق حسن وبار روشت الشد لقل خلقيا جوان بي روش جواني اويكا او كاريان بكي لا ايشو كاركانا لا تشيشتا لا باكرنويا لا امشتكانا يارمتي زعيفة كان ولا وزكان بدي يارمتي من كان بدي وهروها خوانا خواز جوين وقسي ناشرين وقسي تربون وامانة برابر بە هیچ کەسێ نەکەی بە کورتی بە مختصری گەشت و گوزار خۆشەویستەکانم لە سروشتە عیبادەتێکە ئەگەر بێت و نیەت پاک بێ و فرسەتێکە بۆ ئەوەی خۆت لەخواوە زیاتر نزیک بکەیتەوە بە بیرکردنەوە لە ئايات و بەڵگەکانی خوای پەروەردگار و دروستکراوەکانی خوای پەروەردگار بەڵام ئاگات لێ بێ وریای هەر شتێک بە کە لەخوا دوور دەخاتەوە بەرەو ناشەرعێتە داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ئەم قسانەی کە کردم لەبەر خاتری خۆی بێ و لە دڵەوە بۆ دڵ بێ خوای تەعالی لە من قبولی کرده بێ و ئێوەش ئیسفادەی لێ بکەن و ببێتە ئامۆژگاریەک بۆ دین و دنیاتان والسلام عليكم ورحمة الله وبركاته